إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وأصحابه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وأصحابه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع المذنبين يوم العرض على الله وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا إلى يوم الدين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. بینەران و بیسەران و خۆشەویستانی سەدای زێڕین، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. داواکارم لە ئەڵڵا تەعالا تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگەمان لێ قبوڵ بفەرمێت و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە بارەگای خۆی، ئینەه وەلیو ذالک والقادر عەلەیه. خۆشەویستان و بەڕێزان لە شارە جوانەکەی سلێمانیەوە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شادەبینەوە لە ڕێگەی ئەم شاشە ڕەنجینەوە و لەگەڵ میوانێکی زێدە ئازیز و خۆشەویست و سەدا زێڕینی شاری سلێمانی و کورد و کوردستان هاتینەوە خزمەتان. قورئان خوێنێکمان لەگەڵە، سرود بێژێکمان لەگەڵە، بانگ بێژێکمان لەگەڵە، پێشنوێژ و وتارخوێنێکیشمان لەگەڵە. واتە توانین بڵین بەرنامەکەمان ئەمڕۆ 4 میوانی تایە، بەڵام هەمووی لە یەک میواندا کۆبۆتەوە. هەڵبەتە ئەمەش فەزڵ و فەڕ و بەرەکەتی خواییە بەسەر ئەم بەندەی خوایە کە ڕشتوێتی بەسەریە. داواکارین ئینشاءالله خوای پەروەردگار هەم تاعات و عیبادەتی لێ قبوڵ بفەرمێ، هەم نیەتی خاڵیسەن مخلیسەنی پێ ببەخشێ و ثەبات و ئیستیقام و بەردەوامی پێ ببەخشێ لەسەر ئەم کار و پیشە جوانەی کە هەیەتی و خوای گەورە ئێمەیش و ئێوەیش ساڵح و عاقبەت خێر بکایە ڕەبی. خۆشەویستان، مامۆستا سەرهەنگ عابید پێشنوێژ و وتارخوێن لە هەمان کاتە ئیمام و قورئان خوێن و پیاوێکی لە دڵا خۆشەویست و سەنگین لە بابەتی مناجات و ئیلاهیات و عیرفان و بۆ خوا سوڵحان دەورێکی باڵای هەیە. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە، درێژەی نادەمێ. جوانترین دەستپێک بۆ بەرنامەکەمان قورئانی پیرۆزە، چینە خزمەتی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆزە خوێنێت و دواتر درێژە بە بەرنامەکەمان دەدەین. بینەر و بیسەرمان بن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا. وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. والذين يبيتون لربهم سجدا وقياما. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم
جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. يخوى بخير بما وصاجان خۆی گەورە سەلامەتتان کە یا ڕەبی یەخوا لە وەڵا بە دوور بن سوپاس یەخوا نمونەتان زیاد بێ کارمەند و کەناڵ هەر زیاد بێ ئینشاء الله خۆی گەورە پاداشتی خێرتان باتەوە سوپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ جەنابەت کە بەدەم ئەم بانگهێشتەوە هاتی خۆی گەورە خێری جەنابیشت بنووسێت ئینشاء الله. مامۆستا سەرهەنگ عابید کێیە؟ بەڵێ بەندە سەرهەنگ عابید قوربانی لەدایکبووی شارۆچکەی خورماڵ خەڵکی هەورامانی سەربەرز لە ساڵی 1994 خوێندنی سەرەتاییم هەر لە شارۆچکەی خورماڵ بووە. دواتر ئامادەی ئیسلامیم لە هەڵەبجەی شەهید تەواو کردووە. دواتر لێرە لە شاری سلێمانی مەعهەدی ئیسلامی پەیمانگای زانستە ئیسلامیەکان بۆ پێگەیاندنی پێشنوێژ و تارخوێن ئەو بەشەم تەواو کردووە. دواتریش بۆ درێژەدان بە خوێندنی هەر علومی شەرعی لە خزمەت هەم زانایانی هەڵەبجەی شەهید و هەم زانایانی سلێمانی بووم. دواتر لە خزمەتی جەنابی دکتۆر ئەحمەدی شافعی ئیجازە عیلمی ئیجازەی مەلایەتیم وەرگرتووە و ئێستش پێشنوێژم لە مزگەوتی حاجی کەریم لە ئازادی
وتاربێژی شمێل لە یەکێک لە لادێ جوانەکانی شارباژێر الحەمدولillah بەو کار و پیشە مبارەکەەوە خەریکین. ماشاء الله. واتە دەستپێکەکەم تەواو بوو کاتێکەوتم هەم ئیمام و هەم خەتیب و هەم خۆی گەورە حسنی ظنیەوەمان لەگەڵا بکەین وانە یا ڕەبی دەر ساق و سەلامەت بی. منیش هیوای تەمەندرێژیت بۆ ئەخوازم، هیوای عاقبەت خێریت بۆ ئەخوازم، هیوای ئەوت بۆ خوازم کە لە ساغ و سەلامەت و تەندروست بی وەخوای گەورە ئەوەندەی تر شەئنت لەناو خەڵکدا بەرز بکاتەوە ئینشاءالله. چونکە ئەم قورئانە بەڕاستی کۆمەڵی خەڵک بەرزەکاتەوە، کۆمەڵی خەڵک شەئنی پێ ئەبەخشێ و کۆمەڵی خەڵکی تر پەناگرم بەخوا نەوی ئەکا و چۆنەڵی وەزەیان بۆ دروستەکە کە لە ناو خەڵک ڕێز و حرمەتیان نەبێ. ومێدەوارم ئینشاءالله ئێمەمانان لەو جۆرە بین کە خوای گەورە پلەکانمان بەم قورئانە بەرزەکاتەوە. مامۆستا ماشاءالله لە قورئان خوێندنەکەتدا کۆمەڵی ئینتیقالاتت کرد، کۆمەڵێک شارەزایی بەدەرکەوت لە قورئان خوێندنەکەتدا کە شارەزایی تەواوت هەیە لە مەقامات. جارێ با بزانم بە سەوتی چییە متەئەسیری و ئاوا بعضێک لە مەقاماتانە فێر بووی؟ یەکێک لەو مەقامانی کە خوێندت مەقامی خورشیدی بوو. نازانم خۆت هەستت پێکردیان. مەقامی خورشیدی مەقامێکی زۆر زۆر کوردیە، یعنی زۆر مەقامێکی کوردیە کە بەڕاستی مەقامێکی خۆشە. نمونەیەکیش پێشکەشەکەین بە بینەرانی بەڕێز و خۆشەویست. اینجا پێم خۆشە جارێ بزانم متەئەسیری بە کام قورئان خوێنەی کورد و عێراق؟ بەڵێ مامۆستای بەڕێز بەندە هەر لە تقریبا 6 ساڵیەوە ئیترەوەی کە فەهمم کرابێتەوە لە شتەکانم جیا کردبێتەوە گوێم لە قورئان بووە. زووتر پێشتر با بڵین زۆر گوێم لە شێخ سەعەد غامدی گرتووە، حیجازیەکانە با بڵین لە سعودیەکانە. دواتر کە ئاشنا بووم هەر بە علومی شەرعی خوێندن لە زیمنی ئەوەیە متابعەی قورئان خوێنەکانم زۆر کردووە، متابعەی قاریئە میسریەکانم زۆر کردووە. هەتا بیرمە من باسی 15 ساڵ پێش ئێستا ئەەکەم، ئەو کات ئەم مۆبایل و هەنێ با بڵێن ئەم ئامرازی تەکنۆلۆژی کەم بوو. ئەگەڕام بزانم کەی شریتی تازە دەرئەچێ مەجموعەی قارئ بۆ نمونە تقریبا هەر جارێ لە سیدیەکان نۆ قورئان خوێن بڵاو ئەکرایەوە لە میسریەکانە. ئەچووم ئەگەڕام دەیوەرە گوێی لێ بگرەوە بە ئیسراحەت و بەردەوام تەمرینیشم لەسەرە کردووە. لەو خۆم تا ئێستا یەک ئاەتی قورئانی تەزیلم نییە بە میسری خوێن دەبێتم، بەڵام معجب بووم زۆر استفادەم لێ کردوون. ئەویش مەدرسەیەکە وەکو معلومی جەنابتە، مەدرسەی عێراقمان هەیە و مەدرسەی میسرمان هەیە و مەدرسەی حیجازیمان هەیە. گوێم لەوانە کرد. دواتر وردە ئاشنا بووم بە دەنگی یەکێک لە قورئان خوێنە دیارەکان کە یعنی بەداخەوە لە 2023 یەکێک لەو ڕووداوانەی زۆر تەئسیری لێ کردم. یعنی بڵێم ئەمساڵ ئەگەر چەند جارێک فرمێسکم ڕشت بێت چەند جارێکی لەبەر مەرگی ئەو بۆ ئەوی شێخ محەممەد ناسر العەزایی بوو، یاخوا ئیشەڵڵا ئێستەی لە هەموو کاتێک خۆشتر بێ و غەریقی ڕەحمەت بێ و ئەو قورئانەی کەوا خوێندی و ئەو ئاوازە خۆشانە و مناجاتە خۆشانەی کەوا بەگوێی ئێمە و باقی مسلمانانی هەم عێراق و غەیری عێراقی داوە ئینشاءالله ببێ بە کەفارەتی گوناهی و ڕەفعی دەرەجاتی. ئاشنا بووم بەو تقریبا وا 12 ساڵ ئەبێ تا ئێستەش من بەردەوام گوێ لەو پیاوەگرم و زۆری پێ متەئەسیرم و زۆرم پێ شارەزا بووە ئەو پیاوە کە ئاگاداری فروعات بێ، ئاگاداری لقی مەقامەکان بێ، غەیری ئەسڵیەکان و بنەڕەتیەکان. و لەگەڵ ئەوەشا ئەم خوای گەورە سۆزێکی جوانی لە دەنگیا دروست کردبوو و کەسێکی خۆتان ئاسایی خۆشەویست و یعنی دایم دەم بە خەندە و من خوای گەورە شەرەفیەوەشی پێبەخشیم. دوو جار بە خزمەتی گەشتم، جارێکیان لە فستیڤاڵی سەدای زێڕینی جەنابتانە بوو. ئەو پیاوە من زۆر تەئسیری لەسەر دروست کردوم، بۆ زۆر شت بۆی ئەگەڕێمەوە و گوێی لێ ئەگرم و ئیستفادەم لێ کردووە. سبحان الله. ئینشاءالله خوای گەورە دەرەجاتی ئەو پیاوە عالی بکە. بەڕاستی کلێنێکی زۆر گەورەی بەجێهێشتووە هەم بۆ کوردستان و من لە دەرەوەی وڵات چاوم کەوتووە بە کۆمەڵێک لە قورئان خوێنە خۆشەویستەکانی وڵاتانی دەرەوە، ئەوانیش بە مامۆستای خۆیانیان زانیوە، هەبووە بەردەوام پەیوەندی لەگەڵ گرتووە لە واتساپ بۆ فێری کردووە کە چۆن قورئان بخوێنێ، بە چ مەقامێک بیخوێنێ، باشە چۆنی بکات. ینی هەموو ئەمانەی بە خەڵک گوتووەتەوە
سبحان الله بەبێ بەرامبەر چاوەڕێی هیچ نەبوو بۆ غەیری پاداشت ئینشاءالله خوای گەورەش پاداشتی داوەتەوە و لەو قورئان خوێنانەی کە زۆر 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 وەک خۆتان متەئەسیر بوو بە وەفاتی مامۆستا محەممەد ناسر عەزاوی شێخ هەیثەمە دوخەین زۆر زۆر متەئەسیر بوو هەر جارێک من ئەوە تقریباً 34 جار سەفەری وڵاتی قەتەرم کردو هەر جارێک ئەچم ئیلا باسی ئەو دێتە ئارا بوو تاوێک فرمێسکی بۆ ڕێژێ و تۆ زۆر متەئەسیرە بێ پێی انشاءالله خوای گەورە لێی خۆش بێ و خوای گەورە عاقبەتی ئێمەش بەخێر بجێڕ و لە زەنابی شت خۆش بێ و لە منیش هەروەها و هیدایەتمان بدە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو مەقامی خورشیدیەی کە مامۆستا لەناو قورئانەکەدا خوێندی بەم شێوەیە بوو شعرێکی مەحویە خوێنمەوە کە ئەفەرمێ ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدا هێشتا خەریکی مەسئەلەی دەورم ماشاء الله ماشاء الله بارك الله فيك جزاك الله بەڵێ مەقامی خورشیدی بوو عێراقیەکان پێڵێن حیجازکار پێڵێن خورشیدی بەڵامی تر تایبەتە بە کوردەوە و کەسیش وەکو کورد بەم شێوە نایخوێنێتەوە وەکو باقی مەقامەکانی هیجران و تەواوێکی سەفەر و بەڵێ قوربان تەواوێکیت بەرگەیەکی تر هەر ئەوەی جەنابی فەرمووت لە من نازانم ئیتر نەفسی بەدخۆ چی دەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەوڕێ مامۆستا گیان بێگومان جەنابەت ئێستا پێشنوێژی لە مزگەوتی حاج کەریمی بێکرات سوپاس بخوا بەش ساغ و سەلامەت بن من پێم باشە ئەگەر ئیزن بفەرمونون ئەچینە لای بڕگەیەک لە پێشنوێژی جەنابەت لە مزگەوت کە شێوازی پێشنوێژەکەت پیشانی بینەرانی بەڕێز و خۆشەویستە دەین دواتر ئەگەڕێنەوە خزمەتی جەنابەت و بینەرانیش بینەرانی بەڕێز و خۆشەویست با بچین بینەری شێوازی پێشنوێژیکردنی مامۆستا سەرهەنگ عابید بین بزانین لە مزگەوتەکەیەوە چۆن پێشنوێژیەکە و دواتر دێنەوە خزمەتان لەگەڵمان بن. فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. دووبارە سەلامی خواتان لێبێ عەزیزان و خۆشەویستان دەنگن نەرزە مامۆستا گیان خۆی گەورە عیبادەتە لێ قبوڵ فەرمێ ئینشاءڵڵا. مامۆستای بەڕێز هەر دەربارەی شێخ محەممەد ناسر عەزاوی شێوازی خوێنی سوورەتی فاتیحای زۆر زۆر تایبەتە بە تایبەت بە مەقامی کورد پێم باشە لێرە بە شێوەیەکی زیندوو سوورەتی فاتیحامان پێشکەش بکەی و ئەگەر مناجاتێک شتێکی ئەو پیاوە بەڕێزت هەیە ئەویشمان هەر پێشکەشکەی مەمنوو نەبین. بە خزمەتین خۆی گەورە
لەویش خۆش بێ مامۆسای بەڕێز وەکو تەقلید ناڵێم زۆر گوێم لێگرتووە وەکو ئاوازەکە ئەچم بەلایە بەستە لەگەر سەڵتەکەوەکەوە ئینشاءالله هەروەکو خۆیەتی پشت بەخوا لە خزمەتانم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الله آمين ما شاء الله يا ربي. لو مناجاتك كان يشيد لبركدو شيء الله يتوب برز أو مناجات طبعا بلمها مويا أكثريتي هربو خوشويست بيغمري خوا وبسر مدينة أو بيغمري خوا صلى الله عليه وسلم سن بيتي حاضر كردو أجر توانم باش أذايكم. حار فكري لست أدري ما أقول أي طهر ضمه قلب الرسول حار فكري لست أدري ما أقول أي طهر ضمه قلب الرسول أي نور قد تجلى للعقول أنت مشكاة الهداية أنت نبراس الوصول أي مدح كان كفوا للشمائل يا رسولا بشرت فيه الرسائل أي كون نبوي فيك ماثل أنت نور أنت طهر أنت حق هد باطل حار فكري. ما شاء الله ما شاء الله ما شاء الله يا أخوة دعني نرضي خواله إيمو اللي بيشخوش به إن شاء الله ما نبو بكاته ذخيري قيامتي بو إيمو شو إن شاء الله يا أخوة بخير بيتو سلام باش مامۆسا گیان ئێمە طبعا کۆمەڵێک قورئان خوێنی ترمان هەیە معلومی جەنابتە هەم لە عێراق هەم لە وڵاتانی دەرەوە زیاتر ئێستا گوێ لە سەوتی چی ئەگری مەسەلەن ئەوە لە سیارەیە لە شوێنێکە گوێ لە سەوتی چی ئەگری لە قورئان خوێنەکە مامۆسای بەڕێز طبعا ئەوەی کە قورئان بخوێنێ خوای گەورە پێی یعنی بەم قورئانە بەرزی ئەکاتەوە و سبحان الله دەنگیشی خۆشە بێ و هەر کەسیش و لە بوارێکە گەر جزئی تری کەینەوە هەر کەسی و لە مەقامێکە هەر قاری و لە مەقامێکە بەتوانایە بۆ نمونە چۆن باسی شێخمان کردکە لە مەقامی کووردا زۆر تایبەتە ئەوانی کە ئێستا لە حاڵی حیاتان بەردەوام گوێیان لێگرن شێخ هەیثەم الدوخەین شێخ زاعبەلوشی شێخ سەعەد غامدی لە عێراقیەکانە شێخ عەبدوڕەزاق الدلەیمی شێخ ضیاء المەڕعی ئەمانە گوێیان لێگرم لە کوردەکانی خۆشمانە مامۆستا سەرخێڵ مامۆستا هەڵۆ مامۆستا ڕەعەد ئەمانە هەر بەردەوام گوێیان لێگرین متابعەکەین زۆریشن ئەگەر ناویان بێنین ڕاستە ئەمانەی ئێستا گوێ لێگرین وەکو تەجربەش ئیسفادە لەوانەی پێشووترەکەین الحمد لله بەشداریتان کردووە لە مسابقات و مەحافلە ڕێک نەکەوتۆ بەشداری بکەم ئەی هەڵە نەبم لە کەناڵی میحراب ختمێکتان تۆمار کرد خۆشم بەشدار بووم جوزئێکم بەڵێ ئەوە چۆن بوو چیرۆکی ئەو ختمە بەڵێ کەناڵی میحراب کە دانرا یەکەم جار دەستپێکی ئیشەکەی
فەرمویان کە ختمێک بۆ قورئان خوێنە کوردەکان بکەین بە ئێمە هەر یعنی ئیسیفادە لە خەڵکی کە نەکەین خۆشمان الحەمدولillah مادەیەکی خامی باشمان هەیە بۆ ئیسیفادەیان لێ نەکەین سواز بۆخوا زۆر بوون قاریەکان قورئانەکە کەمبوسی جوزء بوو وەگەرنا زیاتریش بووە قورئان خوێنی باشە بوون کە جەنابیشتانێکێک بوون لەو کەسانی کە الحەمدولillah جوزئێکتان تۆمار کرد و بەندەش خۆم سواز بۆخوا ئێستا وا بوومەوەی 3 ساڵە خەریکی تۆمارکردنی ختمم لە ستۆدیۆ ڕیکۆرد لای بەڕێز کاک بەرزانەوی و لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی بەپاداشتی باتەوە پێ بەرامبەر لە خزمەت ئەو قورئان و کارەیە الحەمدولillah کەمێکی زۆر کەممان ماوە و خەریکە سواز بخوا هەمووی تۆمار ئەکرێ بە شێوازێکی زۆر باش و بە ئەداکردنی نەک مەقامە ڕئیسیەکان بە هەنێک لە لق و فەرعەکانیشیانەوە سواز بخوا سەرکەوتوو بیا ڕەبی پێمان خۆشە گوێبیستی مناجاتێکی کوردی ببین لە خزمەتی سپاس دەکەین سەلامەتتان کرد بابەتی مناجات لە کورد و کوردەواریە هەر هەبووە لەبەرەوەی ئێمە لە قاڵبی علومی شەرعیەوە دەستمان پێ کردووە ئەدەبیات وەکو واجب هەر بووە لە حوجرەکان ئەبێ هەر بخوێنرێ شتێک بەڵسم پێشێ بخوێنی بە زمانی هەورامی هیچ مناجاتێک نییە شتێک نییە بڵێن زانم لە وەصفی پێغەمبەرە لە زۆریش هەن بەڵام ئیتر ئەبێ ناڵم حسابی ئەوە بکەین کە هەموو کەس لێی تێنەگا بەڵام کە وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو هەر ئەو نەبرە سەوتیا هەورامیە بڵێن کە لە حنجرەی جەنابتانەوە دەرەچێ هەر خۆی بۆ خۆی خۆشە من شعرێکی بەڕەحمەت بێ یاوەر هەورامی کە هەر خاڵی خۆمە خاڵی خۆش بێن تقریبا 10 تا 12 دیوانی هەبوو ئەگەر بڵێم هەمووی وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیاننامەی پێغەمبەری خوا ئەنجام مەقتەعەکانی ژیانی پێغەمبەری خوا لە هیجرەتی لە ئیسرا و میعراجی لە مەولیدی ماشاءالله لە بەشێکیا وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەمان بۆ ئەداءەکا بۆ باس ئەکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مەکە جێ هێڵێ و ڕوو ئەکاتەوە مەکە و ئەڵێ ئەگەر قەومەکەم دەریان نەکردمایە قەت ئێرەم جێ نەئەهێشت چەند بەیتێکە لە خزمەتتانە بە هەورامی و بەو مەقامە خورشیدەی جەنابەت خۆشحاڵە بین فەرمووت دوژمن پێی کوشتەی حەزرەتی جەمەن بيو ملكي صف ما تمن الله 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 ديم وقتي وحزرت ديا ودماء سوزو درونيش بيمك اجماع واتش اي مكان لا نوسوزك برشا كرداليد قلوه زكي الله الله بخوات ومبريي قد جدروني سوزو تكريان آمتوني خواهی گەورە لەو لێ ئێمەش خۆش بێ ما شاء الله يا خوا لەگە نەڕزێ هەرساغ ان شاء الله ساجان جگە لە خۆت لە خانەوەدا کەس هەیە دەنگی خۆش بێ من ئەوەی بۆم باس ئەکرێ باپیرم باوکی دایکم دەنگی زۆر خۆش بووە لە ماڵیشا چوار برایترم هەن ماشا ئەڵڵا ئەگەر بوو ترێ بڵێم دەنگیان لە من خۆشترە بەس زۆر دەرنەکەوتون و کەمتر من لەبەر مزگەوتوتر وەکو فەرمووت قورئان بڕێ خەڵک بەرز ئەکاتەوە ئازایەتی ئێمە و چاکی ئێمە نییە ئەوەی ڕووکاتە قورئانەکە بەرزی ئەکاتەوە وێ دەکەین ان شاء الله هیچێک بین لەو کەسانە یاخوا لەش ساغ و سەلامەت بن گەورە سەلامەتەکە مامۆستا سەرهەنگ عادەتەن جارێ بابزانم لە چ لادەیەک وتاربێژی لە لادێک پێ ئەڵێن مەمەند ئاوا نزیکی با بڵێن پارەزان و ئەو منتیقەیە
يعني كوتوتە سنووری تقريبا نێوان هەڵەبجە و عفو پێنجوێن و شار باژێر رحمة الله والله لە چوارتاوە ئەڕۆی باش شوێنێکی لادەیەکێ سبحان الله ئاروزەر لە ڕێک لە پشتی منەوەی نزیکی ئاروزەر زۆر نزیکین لە ئاروزەرەوە 6 ساڵە و تاربێژی ئەو لادەیە لادەیەکی زۆر خۆشە زۆر ماشاءالله و منتیقە هەر زۆر خۆش یاخوارەش ساغ گەورە سەلامەتیکە مامۆستا ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین بەداخەوە وەگەرە بەڵێ ئەدرەکەنە الوەقت گەورە سەلامەتتان کە ڕەب پەیامت چییە بۆ بینەرانی بەڕێز بۆ ئەو گەنجە تازە پێگەیشتوانەی کە خۆیان داوەتە قورئان و بانگبێژی و ئەم بابەتە ئاینیانەی کە هەیە لە سرود و مناجات پەیامی مامۆستا سەرهەنگ چییە بۆ ئەو خەڵکە؟ بەڵێ مامۆستای بەڕێز وەکو عەرزمان کردن کە قورئان بەگشتی هەر دین ئەوەی خۆی باتە پاڵی زۆری پێگەورە ئەبێ زەرورە گەنج خاصەتەن ئەوانەی کەوا خەریکی بابەتی قورئان و الحەمدولله دیارن ئێستا وردەوردەوا خەریکە یەنە سەرەوە گەورە ئەبن زەرورە ئەوە بزانن کە مدەتێ شاگردیان ئەوێ مدەتێ ینی گوێگرتنی ئەوێ مدەتێ ئەوەی ئەوێ کەوا سەیری سەر و خۆیان بکەن بێگومان بۆی ئیسیفادە بکەن و دڵنیاش بن هیچ کەسێ نییە قورئانی خوێندبێ قورئان فێری هەموو شتێک نەکردبێ یعنی بەس قورئان فێر ببن قورئان خۆی هەموو شتێکیان فێرەکە بەعام هەموو گەنجانیش نەک تەنانەت ئەوانەی کە سوپاس بۆ خوا خەریکی ئەم کارن و لە میحرابەکانە ئایان بینین و لە سۆشیال میدیایە ئایان بینین دڵنیا بن کە زۆری پێگەورە ئەبن من قورئان نەبوایە و بابەتی دین و مناجات نەبوایە هەر کەسێکی سادە لە دیوەکەی تریاگینە هەر کەسێکی سادەین وەکو هەموو سەرهەنگ ناوێک بوو بەڵام قورئان وای کردووە ئەم سەرهەنگە ئێستا بۆ جەنابتان لوتفکەن و بەرنامەی لەگەڵا بکەن کەواتە قورئانە و يرفع بهذا القرآن أقواما زۆر ڕاستە لەش ساغ بن ئێمە دەستپێکی بەرنامەکەمان بە قورئانی پیرۆز بوو ختام و میسکیش هەرە بێ قورئانی پیرۆز بێ اینجا پێمان خۆشە من لێرەوە کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بهێنم سوپاسی بینەران و بیسەرانم ئەەکەم سوپاسی هاوکارانم ئەەکەم لە پشتی کامێرەوە لە شان ساغ ماندوونە ناسانە کاروکیشەی خۆیان بە جوانی ئەنجامدا خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە بینەرانی بەڕێز بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕی نەهێنین تا ئەڵقەیەکی تر بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم تەنها داواکاریمان ئەوەیە لە دوعای خێر بێبەشمان مەکەن لەم کات و ساتە پیرۆز و مبارەکانەیە هیوادارم ئینشاءالله خوای گەورە عاقبەتی ئێمە و ئێوەش بەخێر بجێڕێ و دووبارە سوپاس بۆ مامۆستا سەرهەنگ لێرەوە بە فرسەتی ئەزانم سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی کارگێڕی ئەم مزگەوتە جوان و پیرۆزە و جەنابی مامۆستا جەلال بکەم کە لێرە پێشنەژ و وتارخوێنە کە ئێمە ئەمڕۆ لە مزگەوتی حاجی بەکر بۆسکانین لە گەڕەکی شەهیدانی ئازادی لە شاری سلێمانی خوای گەورە پاداشتی خێری مامۆستای بەڕێز بداتەوە کە دەرگای بۆ ئاڵاکردین و ئەم بەرنامەمان لێرە تۆمار کردووە فەرموو مامۆستای بەڕێز. أعوذ بالله من الشيطان الرجيم أفرأيت الذي كفر بآياتنا وقال لأوتين مالا وولدا أطلع الغيب أم اتخذ عند الرحمن عهدا كلا سنكتب ما يقول ونمد له من العذاب مدا ونرثه ما يقول ويأتينا فردا واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزا كلا سيكفرون بعبادتهم ويكونون عليهم ضدا
ألم تر أنا أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا فلا تعجل عليهم إنما نعد لهم عدا يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا ونسوق المجرمين إلى جهنم وردا لا يملكون الشفاعة إلا من اتخذ عند الرحمن عهدا وقالوا اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا لقد أحصاهم وعدهم عدا وكلهم آتيه يوم القيامة فردا إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا فإنما يسرناه بلسانك لتبشر به المتقين وتنذر به قوما لدا وكم أهلكنا قبلهم من قرن هل تحس منهم من أحد أو تسمع لهم ركزا صدق الله العظيم صدای زرین وهاتەوە ئەیمانگی جوان قورب ژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نوران خۆشبەختیە وەکو باران ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عشقت دەڕوات بۆ نێو دڵ